پێویستە یاریەکانی بەردەستی منداڵەکەم چەند جار پاک بکەمەوە. کاتی پاکردنەوەی یاری منداڵەکەت بەندە بە جۆری یاریەکە و قەبارەکەیەوە. بۆ نمونە بۆ یاریە پەڕۆیەکان زۆربەیان بە ئامێر دەشۆردرێن و وشک دەکرێنەوە، بۆیە دەتوانیت ئەم یاریانە لەگەڵ شۆردنی هەفتانەدا بشۆیت. باشترین و سەلامەترین ڕێگە بۆ پاکردنەوەی یاری ئەلکترۆنیەکان ئەوەیە کە هەفتەی جارێکیان زیاتر بیانسڕیتەوە. هەندێک لە یاریە پلاستیکەکان دەتوانرێت لە ناو ئاوی گەرم و خاوێنکەرەوەدا بشۆردرێت بۆ پاکردنەوەی هەموو لایەکانی و فڵچی ددان بەکاربهێنە تاوەکو درزەکانیش پاک بکرێنەوە. بەڵام لە ناو یاریە پلاستیکیەکەدا ئەگەر هەر جۆرە پێکاتەیەکی ئەلکترۆنی هەبێت ئەوە پێویستە بە دوور بیت لە ئاو. لە جاتی ئەوە بە دژە بەکتریایەک بیسرەوە بۆ پاکردنەوەی لە هەر مادەیەکی زیان بەخش. ئەو یاریانەی کە تایبەتن بە منداڵی ساوە پێویستە ڕۆژانە پاک بکرێنەوە، چونکە ئەگەری زۆرە کۆرپا زۆر هەڵی بگرێت و فڕی بدات بە دەوری خۆیدا و پاشان یاریەکە بکاتۆ ناو دەبی. پێویستە ئاگادار بیت کە ئەو پاکەرەوانەی بەکاریان دەهێنیت زیان بەخش نەبن بۆ تەندروستی منداڵەکەت. هەموو لایەک تەندروست بن.